دژە تیرۆر دوو تیرۆرز لە کەرکووک دەستگیر دەکات. پاش بە دواداچوون پاڵپشت بە زانیاری هەواڵگری ورد. هێزەکانی سەربا بەڕێوبەرایەتی گشتی دژە تیرۆر بە هاوبەشی لەگەڵ هێزی هێرشبەری سەر بە فەرماندەیی پۆلیسی کەرکووک و هێزی مغاویری سەر بە فەرماندەیی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووک ئۆپراسیۆنێکیان ئەنجامدا. لە ئۆپراسیۆنە هاوبەشەکەدا توانرا دوو تیرۆرز دەستگیر بکرێن کە پێشینەی کاری تیرۆریستیان هەبووە لە ناو ڕێکخراوی تیرۆریستی داعش. تیرۆریستی یەکەم لە ناو ڕێکخراوی تیرۆریستی داعش بەشداری خولی سەربازی و شەرعی بووە. هەروەها لە دیوانی جوندی ڕێکخراوەکە کاری کردووە و بەشداری چەندین کردەوەی تیرۆریستی کردووە دژی هێزە سەربازیەکان. من بیلال محمود ڕەشید ناسراو بەیاخی موالیدم 1989 گوندی شەشک سەر بە پارێزگای هەڵەبجە. پیشەم کاسپە و ماوەیەک لە دەرەوە ژیاوە. لە ساڵی 2014 لەژێر کاریگەری وتارەکانی مامۆستا کامەران کەریم و مامۆستا ئیسماعیل سوسەی فکرەی دەوڵەتی ئیسلامیم وەرگرت. ئێمە هەر کەسێ دژمان بواە بە کافرمان دەزانی و تەواوی موچەخۆران و کارمەندانی حکوومەتی هەرێممان پێ کافر بوو. دواتر بەهۆی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە ئەبوو حاتەمی قوڕەیشی و ئەبوو دوگمە و ئەبوو حەسەنی شامیم ناسی و پەیوەندیم لەگەڵا بەستن. ئەرکی من کارکردن بوو لە ناو ڕێخستنە نهێنیەکانی دەوڵەتی ئیسلامی لە سلێمانی و مەریوان و شنۆ و هەڵەبجە و هەولێر و زۆر کاری تەقینەوە و تیرۆریشمان ئەنجام داوە. لەگەڵ ئەبوو حاتەمی قوڕەیشی پلانی تیرۆرکردنی هەندێ مامۆستای ئاینیمان دا ناوە، لەوانە دکتۆر عەبدولەتیف سەلەفی، مامۆستا فاتیح شارستێنی و مامۆستا جاسم کەرکووکی. و پلانی تیرۆرکردنی چەندەها کەسایەتی دیارمان داناوە، لەوانە مەحموو سەنگاوی و فاڕۆقی مەلا موستەفا. هەروەها پلانی تەقانەوەی کۆمەڵێ شوێنی ناو سلێمانی و دەوروبەریمان دا ناوە. لە ساڵی 2019 بڕیارماندا لە ڕێگەی ئەبوو خەتابی شیشانیەوە هیجرەت بکەیت، بەڵام لەلایەن ئۆپراسیۆنەوە بۆ جاری یەکەم دەستگیر کراین. پاش 2 ساڵ لە زیندانی کانیگۆمە من ئازاد کرام و دواییش ڕۆشتم بۆ ئەوروپا و بەردەوام بووم لە کارکردن بۆ دەولە هەتا وەکو ساڵی 2024 هێزەکانی ئۆپراسیۆن توانیان من لە ئەوروپاوە بێننەوە بۆ کوردستان و بۆ جاری دووەم دەستگیریان کردم. داواکارم لە گەنجان کە هەمان ئەو هەڵانەی کە من کردم دووبارەی نەکەنەوە و فکرەی تونڕەوی وەرنەگرن. بەڵێ بەڕێزان، ئەوەی کە من وتم هیچی ڕاست نەبوو، هەر هەمووی سیناریۆ بوو. ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم لە پشتی کامێرە سیناریۆکانی کەتیتان بۆ ئاشکراکەین کە چۆن مناڵی خەڵکی ئەهێنن بە ناوی سواوی تیرۆرەوە لەژێر ئەشکەنجە و فشارە بە زۆر ئەیانکەن بە تیرۆرست. بینەری بەڕێز، ئەم قسانەی کە گوێتان لێ بوو هەر هەمووی سیناریۆ نواندن بوو، هیچی ڕاست نەبوو، لەوانەیە پێتان سیر بێت، بەڵام ئەوە ڕاستێکەیە. ئایا ئێوە هیچ بەڵگەیەکتان بینی بۆ سەلماندنی قسەکانم؟ بێگومان نەخێر. ئەی چۆن دەکرێت بڕوا بەم جۆرە سیناریۆیانە بکەن کە بە ناوی سواوی تیرۆرەوە دەکرێن و تەنها قسە بێت لە ژێر فشاردا؟ من لێرەم ئەمڕۆ دەمەوێت هاوکارت بم بۆ دەرخستنی ڕاستیەکان. با باسێک لە پلانەکانیان بکەین لە دوای ڕفادەن چی دەگوزارێ. سەرەتا بە قسەی خۆش و بەڵێنی درۆ بەڵێنیان پێدەدەن کە ئەگەر ئەو سیناریۆیی کە بۆیان نووسراوە لەسەر شاشە و لە بەردەمی دێتاشۆدا بیخوێننەوە ئەوە ئازادیانەکەن. ئەگەر زیندانەکان بە قسەی خۆش سیناریۆ نووسراوەکانیان نەخوێندەوە ئەوە هەڕەشەیان لێ دەکەن و دەیان ترسێنن. ئەگەر هەر ڕازی نەبوون ئەوە ئەشکەنجەیان دەدەن. ئەشکەنجەکانیش جۆرا و جۆرە، سەرەتا بە شەق و زلە و بۆ گوز و کێبڵی کارەبا لێیان دەدەن. ئەگەر هەر ڕازی نەبوون شێوازی ئەشکەنجەکە سەختترەکەن کە زیندانەکە چەپ و ڕاست هەڵەواسن و بەدەم هەڵواسینەوە کارەبا دەدەن لە جێگە هەستیارەکانی بەتایبەتی لە ئاورەت و لە سنگی چەندەها پاکەتە جگەرە لەسەر لاشەی زیندانەکەی دەگوژێننەوە. نینۆگەکانی دەست و قاچی دانە بەدانە دەرەکەن، ئەوەی ئەشکەنجە بێت لەسەری تاقی دەکەنەوە.
لە پاش ئەشکەنجە و لێدان و برسیکردن و تینوکردنێکی زۆر و فرێدانە زیندانی تاکە کەسی و هێشتنەوەی بۆ ماوەیەکی زۆر ئەگەر هەر زیندانەکە ڕازی نەبوو سینارەکانی ئاسایش و دژە تیرۆری یەکێتی بخوێنێتەوە لە بەردەمی دەتاشۆدا ئەوا حیزبی یەکێتی بەنا دەبەنە بەر ئاخر فلتەر کە دەستبردنە بۆ شەرەفی زیندانەکە. یەکێتی دێن تەلەفۆنەکەن بۆ خوشکی زیندانەکە یاخود ژنی یاخود کچی و لە هەندی حاڵەکاتیشدا دایکی بە بیانووی سەردانیکردنی کوڕەکەیان یا مێردەکەیان یا براکەیان یا باوکەکەیان ئەو ئافرەتە دەهێنە زیندان و پاشان دەیهێنە بەردەم گەنجە موسڵمانەکە و پێی دەڵێن ئەوە دەبینی ئەوە خێزاندە و باشەی ناسی. ئەگەر ئەوەی پێت دەڵێن نەیلێت و لەسەر شاشە نەیخوێنیتەوە ئەوە ئێستا بە بەرچاوتەوە شەرەفت ئەشکێنین و هەر هەمومان دەستدرێژی سێکسیەکەینە سەر ژنەکەت. جایتر بڕیار لە دەستی تۆدایە. ئەگەرەتەوێ ئاوی ئەو هەموو ئاسایشە بەجارێ نەکەینە ناو ڕەحمی ژنەکەتەوە ئەوەی بۆمان نووسیوی دەبێت بیت لەسەر شاشە بیخوێنیتەوە و بڵێ من کردومە و من تیرۆرستم. کەواتە ڕازیت سینارۆکە بخوێنیتەوە یان ئێستا تەعدا بکەین لە خێزانت بە بەرچاوتەوە. ئایا ئەگەر تۆ لەم بارودۆخەدا بیت چی بڕیارەکە دەیت؟ پێت قبوڵەکرێ بە بەرچاوتەوە دەستدرێژی بکرێتە سەر ژنەکەت کچەکەت یان دایک و خوشکەکەت یانیش ئەوە ئەڵێیت کە ئاسایش یەکێتی بۆیان نووسیویت. بێگومان ئەوەی شەرەف و ناموسی خۆی خۆش بوێت ئەوەی پێ قبول ناکرێت و دان بەو قسەیاندا دەنێت کە نەیکردووە و مەجبورە بێتە سەر شاشە و سینارۆکان بخوێنێتەوە لە کاتێکدا بێتاوانە و ئاگای لە هیچیش نییە. ئێستا زانیتان چۆن یەکێتی لەژێر فشاردا و بە زۆر کوڕی فەقیری کوردی مسلمان دەگرن و دەیانکەن بە تیرۆرست. لەوانەیە بپرسیت ئایا سوودی بە زۆر بە تیرۆرست ناساندنی گەنجانی کورد چیە بۆ یەکێتی؟ وەڵامی ئەم پرسیارە دەکرێت بە چەند بەشێکەوە. بەشێکیان سیاسیە و بەشێکیان ڕق و تۆڵەکردنەوەیە. بەشی یەکەم کە سیاسیە پەیوەندی بە هەڵخەڵەتاندنی ئەمریکیەکان و خەڵکیەوە هەیە. یەکێتی دەیەوێت وا بە ئەمریکان و خەڵکی بڵێ کە یەکێتی گرنگە بۆ نەهێشتنی تیرۆر لە ناوچەکەدا و ئەگەر یەکێتی نەبی ئەوا تیرۆرستان کوردستان ئەگرن و خەڵکی ئەکوژن و تەقینەوەکەن و لە کاتێکدا کە ئەم هەمگە تیرۆرستانە بەس لە ژێر دەسەڵاتی یەکێتیدا هەن و لە شوێنەکانی دیکەدا بوونیان نییە. لەم ڕێگەیەوە چاواشەکاری دەکەن و هاوکاری مادی و سەربازی لە ئەمریکیەکان بە ناوی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرەوە وەردەگرن بۆ میلیشیاکانیان کە خۆیان تیرۆریستی ڕاستەقینەن. بۆیە لێرەدا داواتان لێ دەکەم هەر کەسێکدان بینی لەسەر شاشەکان یەکێتی بە تیرۆریست ناسێنرا بڕوانەکەن ئەگەر نا چاواشە دەکرێن وەکو چۆن ئێستا چاواشەکران.